بە هیوای ئایندەیەکی گەشت هەنگاوی هەڵگرتووە. ڕۆزی یەکێکە لەو خوێندکارانەی کە بە کۆنمرەی 99.71 توانی ببێتە یەکەم لە سەراستی هەرێمی کوردستان و بگات بە خەونەکەی کە دەڵێت چەندین ساڵە هەوڵی بۆ داوە. ئەو دەرەجەی من تەنها ئەوە نییە کە بگەی بە بەشێکی تایبەت و دوای ئەوەش تەعین بی ڕاستیەکەی من ئەمە پامێکی لە پشتەکە ئێمە بتوانین قەدر بۆ خوێندن بگەڕێنینەوە کە یەکێک ئەو ئامانجانێکە هەمانە بتوانین بیپێکین وە ئێمەژە توانایەمان هەیە ئێمەژە توانین هەوڵ بین. ئەمساڵ زیاتر لە 115,000 خوێندکار لە پۆلی 12 بەشداری ئەزموونە گشتیەکانیان کردووە و لەو ڕێژەیەش زیاتر لە 100 خوێندکار نمرەی 99 بەرەو سەریان هێناوە، بەڵام پسپۆڕانی بواری پەروەردە پێیان وایە نمرەی بەرز و بڕوانامە لە هەرێمی کوردستان تەنیا پارچە کاغەزێکە و پسپۆڕیەکان نەیانتوانیوە گۆڕانکاری جددی لە سێکتەرە جیاوازەکاندا بکەن و هەرێم لە جیاتی وڵاتێکی بەکاربەر بکەنە وڵاتێکی بەرەمهێن. خوێندن و نمرە تەنیا وەسیلەی موچە وەرگرتنە و هاوکات بێهیوابوونی ئەم خوێندکارانەیە لە داهاتوودا. لە ناو پەروەردەوە لە ناو قوتابیانی خوێندکارەکان کەسی زۆر بەتوانەوە بلیمەتی تایەوە ئەتوانێت داهێنانی بکات بۆچی چونکە هەر بەڵگەی ئەمە کە ئەچێتە وڵاتانی ڕۆژاوە کەسی زۆر بلیمەت و بەتوانەمانەیە داهێنەرمان هەیە زانامان هەیە ئەی بۆ لێرە لەبەر جەوەکەی بۆ نەڕەخساوە و هاوکار نین داهێنانن بۆیە لە قاڵبێکە ئەویش وا لێ ئەەکەن ئەگەر نەیشێم ناچارەکەن وای لێەکەن لە چوارچێوێکی بچووکە و موچەیە گۆر بگرێت و ئیتر وازە خەونە گەورەکانی بێنەوە. بەرپرسانی پەروەردە دەڵێن بە پێوەرنەکردنی نمرە و گرنگیدان بە خوێندنی پیشەیی تەنیا چارەسەرە و خوێندکاران لە ڕێگەیەوە دەتوانن خولیاکانی خۆیانی تێدا بەرجەستە بکەن. هەموو ژیانی قوتابی هەموو داهاتی و قوتابی هەموو ئەمەل و ئاواتەکانی تاشێکی مناڵ ببەسرێتەوە بە 3 سەعات تاقیکردنەوەی لە پۆلی 12دا ئەبێ خەڵتێ بگەینێن بەس محاولە بکە کوڕەکەی شادەیەکێ بێ ئێمە ئیش دەسە خوێندنی پیشەی بکەین خەڵک ئامادە بکەین ئیشی دەست بکەوێت. هیوای سۆزی درێژەدانە بە خوێندن و لە داهاتووشدا خزمەتکردنە بە داهاتووی وڵاتەکەی. ئامانجم لە ئیستایە ئەوەیە کە بتوانم زیاترین هەوڵی خۆم بەم کە لەو مەجالێکی ئەزانم وڵاتەکەم و خۆشم پێویستم پێێتی ئیشەڵا بتوانم خۆمی تیا بدۆزم و کاری بۆ بکەم. لەگەڵ ئەوەی سیستمی پەروەردە وەک بەهێزترین وەسیلەی گۆڕانکاری لە کۆی سیستمی بەڕێوەبردن لە وڵاتدا دادەنرێت، بەڵام بەڕای چاودێران لە هەرێمی کوردستاندا ئەم سێکتەرە نەیتوانیوە ئەوە بەدی بهێنێت و هەنگاو بە ئاڕاستەی چاکسازی لە هەرێمدا بنێت. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.